بەناوی خی بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگار داواکارین لە خۆی باڵادەست و دووسڵاو بڕشێنێ بەسەر جانی پاچی پێغەمبەری پێشاوان محەممەد صلی الله عليه وسلم و یاروی ئاوران شوێن کەوتوانی تا ڕۆژ ژیاروی خۆشویستان ئێمە وەکو نوێنەری ئاینەکان و نوێنەری ئاینی ئیسلامیشکە و برانە لە تەریقەتە جیاوازەکان بە مەزهبی شیع و سونە و تەریقەتەکانەوە و نوێنەری ئاینە برانمان لە ئاینەکانی تر کە هاتوین بۆ دۆڵی شاورێ نزیک زینوی وەرتین و کۆمەڵە کۆکار هەبوو کە نەمانتوانی بچینەوێ لەبەرەوەی کە بەداخەوە ینی شتێک کراوە کە ناهێڵن و لەواچێ مەترسی زیاتر لەسەر هەوڵاتی و هاونیشیمانیان نیش دروست بێ لەو ناوچەیە بۆیە ئێمە وەکو هاتوین بۆ ئەوە هاتوین کە لێرەوە پەیامی خۆمان بین بڵین کورد پێویستی بە ئاشتی و برایەتی و خۆشەویستی و ڕێزگرتن لە یەکتریە و ئەم بناری قەندی لە بێشکەی ژیانی میلەتی کورد بووە و ناکرێ هیچ جاسوسێکی تیابێ و ناکرێ ئەمڕۆ پێویستمان بەوە نەماوە کە برایانیش لایەنە جیاوازەکانیش کە لێرە بارگرژی دروست بن و ببن بە بارگرانی بەسەر خەڵکی ئەم گوندانەوە بۆی خەڵکی زراعەت و فەلاحەت و ژیانی خۆی بکە ئەمڕۆ میلەتی کورد کۆمەڵێک کێشە و قەیرانی تری هەیە کە بە تایبەت حکوومەتی هەرێمیش پێویستە و قەیرانانەی تر چارەسەر بکرێ و پێویستە هێزەکان بڕۆن سنوورەکان بپارێزن نەک لەم شوێنانەیە کۆ ببنەوە و ببن بە چاوساغ و سوو کەوای بەرلەشکری کە هێزێک کە بێ بەڕاستی سەیتەرە بکە بەسەر ئەم بنارەیە بەسەر منطقەی قەندیل و کوردستانە جاسوسیمان بەسەر بکە و ئازێتی ڕۆژەکانمان باو هەر ڕۆژە و لە دەیەک و لە دێهاتێک و تەنانەت دەست بەرێ بۆ سەر قەبرەکانیشمان و بردومانیان کە لەبەرەوە جارش کە ئەڵێم میلەتی کورد هەمووی پێویستی بە یەک ڕێزی و برایەتی و خۆشەویستیە ئێمە برایەنمان لە هەموو ئاینەکان ئەو برا بەڕێزانش کە لە خزمەتیانین هاتوین بۆ ئەوەی کە بڵین پەیامێک بین کە پەیامێکە ڕێز و برایەتی و خۆشەویستی لە هەموو شتێک گرنگترە و پێویستە هێزەکان بگەڕنەوە شوێنی خۆیان ئەم ناوچانە پێویستیان بە هێز نییە هێزمان بۆ ئەوەیە لە ناو کووردا پارێزگاری لە سنوورەکانمان بکە کەرکووکمان شوێنە دابڕاوەکانمان سنوورەکانی ترمان کە دوژمنانیان ئەم ناوچەیەکی زۆر ئەمین و ئەمانە شوێنی پاراستنی میلەتی کورد بووە و میلەتی کورد بە درێژایی مێژوو لێرە پارێزرا بوو هیچ کێشەمان نەبووە و پێویستیش ناکات دەستی دوژمن بگرین و جارش کە بهێنینە ئەم ناوچانە بە هیچ ناوێکە و هیچ پاساوێکیشی نییە وەکو ئێمە بەڕاستی بۆیش دواکەوتین لە مەسلەی پەیامەکەمانە و لە مەسلەی هاتنمانە کاتێک کە بینیمان بەڕست سەرۆک ئاپۆ باروباری زڕوب ئەم ڕووداوی کۆرۆنا بەسم و ڕزمە و کاتێک کە بینیشمان بەڕست سەرۆک ئاپۆ لە زیندانەوە ئەوەی کە خەمی گەلەکەیەتی خەمی یەک ڕێزی میلەتی کوردەتی خەمی برایەتی و خۆشەویستیەکەیەتی و خەمی پاراستنی خاکەکەیەتی خەمی هیچ شتێکی تری نییە کەواتە ئێمەش بە ئەرچی سەرشانی خۆمانی ئەزانین ئەو برایەتی و خۆشەویستی و ڕێزە بپارێزین ئەو ئاشتی و ئارامیە بپارێزین لە وڵاتەکەمانە و هیچ کەسێک ئامادە نەبێ بە هیچ ناوێکەوە ببێ بە کەواسووری بەرلەشکر بۆ دوژمنانی ئەم گەلە و جاسوسی بەسەر میلەتی خۆیەوە بکە و بێوێ بارگرشتێک دروستکە کە خەڵکی ئەم گوندان نەتوانن زەراعەت و فەلاحەت و ژیانی خۆیان و بژێوی ژیانیان چارەسەر بکەن ئەمڕۆ حکوومەتی هەرێم پێویستی بەوەیە کە قەیرانی موچە چارەسەرکە ئەو قەیرانانی تر چارەسەر بکە نەک ئەوەی کە بێ لێرە سنوورە دابڕاوەکانمان بێنێتەوە نەک ئەوەی کە بێ لێرە کێشە بۆ خەڵک دوورکە زۆر سپاسانەکەی نوجارش کە دەستان خۆش بێ و لەشتان ساغ